ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرتاش با سەردێڕی چەند هەواڵێک دەست بێت. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، مانگرتنی کرێکارانی شیرکەتی وەردا زەرتاگ لە شارستانی کۆوار، کۆبوونەوەی پێرسۆنەلی نەخۆشخانەی ئیمام لە شاری ئەهواز، یان لە دەستدان و برینداربوونی 5 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم، پەسەندکرانی بڕیارنامەی ئیدانی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری تیکاب ڕۆژی شەمە 29 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری تیکاب بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندینخانەی شاری میاندوا بکرا. بۆ پێڕاپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی فەرشاد فەرەچی سەرەتا ڕێکەوتی 29 گوڵان یەم ساڵ بە هێرشی هێزەکانی داری تڵعات بۆ سەرماڵەکەی بە تونند و تیژیەوە دەست بەسەر و بە مەبەستی بەڕێوەچوونی ڕەوەندی لێپرسینەوەکەی ڕەوانەی گرتووخانەی ئەو ناوەندە کرا. ئەو بەندکراوە پاش 3 ڕۆژ لە دەست بەسەرکرانی بەدانانی بارمتەی 3 ملیاردی تا کاتی بەڕێوەچوونی دادگایی ڕژیم لە سەر ئەوتۆماتانی خراوەتە پاڵی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو دواتر لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی حکمی 1 ساڵ و 2 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، لە ڕۆژانی ڕابردوودا دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانخەست و پەیوەندیدار بە مادەوە ژبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 4 بەندکراو بەناوەکانی حسێن شێرزادی مقەدەم، جەعفەر هدایەتی و ئارین جۆکار و ئەرسەلان عەرەب بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی مەلایر، ئەلی گودەرز، گوناباد و دێسفول ئێعدام کراون. هەروەها 6 هاوڵاتی دیکە بەناوەکانی مەحموود فەرهەمەند، ڕەسوول شاهی، فەرهاد هۆلەتبەیگی، محەممەد ڕەزا مقەدەم، شێرزاد فەرهەنگی و کامبیز دیربازیان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی زەنجان، قەزوین، قوچان و ئیسفەراین لە سێدارە دراون. مانگرتنی کرێکارانی شیرکەتی وردە زەرتاگ لە شارستانی کۆوار، ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە شیرکەتی بەرهەمهێنانی دەرمانی وردە زەرتاگ لە شارستانی کۆوار سەر بە پارێزگای فارس دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پەیوەندانەی کە بەدەست مانگەیشتون کرێکارانی ناڕازی بە بەرپای ڕێپێوانێک و وتنەوەی دروشم خوازیاری پێدانی یاغدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاسی یاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتایی هاتنی جیاکاری لاغدەستەکان و هەروەها وەدی هاتنی داخوازیە دواخراوەکانیان بوون. کۆبنەوەی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی تاران، ڕۆژی شەمە 29 سەرماوەز خوێندکارانی زانکۆی تاران سەرڕای هەڕەشەی حراسەتی زانکۆ و کەشی ئەمنی زانکۆ دژ بە ناکارەمەی بەرپرسان کۆبوونەوە. بە پێی دوایین هەواڵەکان، خوێندکارانی ناڕازی بە بەرپایی کۆبوونەوەیەک لە بەردەم بینای ناوەندیە و زانکۆیە و هەڵکردنی پلاکات، خوازیاری باشکردنی کوالەتی خواردنی سلف سرویسی زانکۆ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خوێندکارانی ناڕازی، ئازادی دەستبەجێی خوێندکارانی دەست بە سەرکرا و دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی لە نووسنگەکانی زانکۆ و هەروەها تەزمینی ئەمنیەتی خوێندکاران بوون. بەردەوامی مانگرتنی نازم بەریهی لە زیندانی شەیبانی ئەهواز، بە پێڕاپۆرتەکان نازم بەریهی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز کە لە ڕۆژی نوێمینی مانگرتنەکەیدایە ڕەوانەی قەرەنتینەیە و زیندانەکرا. ناوبراو ڕۆژی هەینی 21 سەرماوەز دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی و بێبەشکردنی لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی مانگرتنەکەی دەست پێکرد و پاش تێپەڕبوونی چەند ڕۆژ لەو هەڵمەتەش بەهۆی ڕاوەستانی دژ بە بڕیاری کۆتایی هێنان بە مانگرتنەکەی لەلایەن بەرپرسانی بەندینخانەی شەیبانی ئەهوازەوە ڕەوانەی ژووری تاکە کەسی کرا. شایانی باسی سەرڕای خراپی دۆخی تەندروستی و توشبوونی بە جۆرەها نەخۆشی لە مافی دەستڕای گەشتنی بە دەرمان بێبەش کراوەوە لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدا.
کۆبوونەوەی پێرسۆنێلی نەخۆشخانەی ئیمام لە شاری ئەهواز. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پێرسۆنێلی نەخۆشخانەی ئیمام لە شاری ئەهواز سەر بە پارێزگای خۆزستان دژ بە لەسەرەوە بوونی سەعاتی کار بوو، هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەگادەرەکان ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان بۆ ماوەی چەند مانگ لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و خوازاری پێدانی حەقدەست و کارانە دواخراوەکانیان و کەمکردنەوەی سەعاتی کار، تەزمینی ئەمنێتی پیشەی، دابینکردنی ئیمکاناتی پێویستی پزیشکی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کادری دەرمان لە ئێران بوون. گیان لە دەستدان و برینداربوونی 5 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی چوارشەمە 27 سەرماوە زەتونبێلێکی کرێکارانی بەلوچ لە گوندی چاهکیچی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و کرایە ئامانج و هاوڵاتیەک گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی یەکەی تاکوەری ئیمام جەواد لە شارستانی زەهلە کود پاش کەوتنە شوێن ئۆتۆمبیلێکی هەڵگری کرێکاران لە گوندی چاهکیچی دەستڕێژی گولەیان لە ئەو ئۆتۆمبیلە کردووە سەرڕای گیان لە دەستدانی هاوڵاتیەک بە ناوی ئەمیر حسن شەهدوستی تەمەن 20 ساڵ. چوار هاوڵاتی دیکە کە هێشتا ناسناویان بەدەستمان نەگەیشتووە بە سەختی بریندار بوون. شایانی باسە هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی پاش هێرشەکە و ڕوودانی و کارەساتە شوێنی ڕووداوەکەیان بەجێهێشتووە و برینداران لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە ڕەوانەی نەخۆشخانەکراون. دەستپێکردنی ئۆپراسیۆنی بەربڵاوی ئەمریکا لە سووریا دژ بە چەکدارانی داعش. لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتەشی ئەمریکا بە هاوکاری ئەرتەشی ئوردۆن ئۆپراسیۆنێکی نوێیان دژ بە چەکدارانی داعش لە سووریا دەست پێ کردووە. بەپێی راپۆرتەکان لە ئۆپراسیۆنەکەدا کە ناوی چاوی شاهینە زیاتر لە دەیان بنکەی چەکدارانی داعش لە سووریا کراونەتە ئامانج و زیانێکی زۆری مادی و گیانیان بەرکەوتووە. بە وتەی سنتکام ئەم ئۆپراسیۆنە لە وەڵامی هێرشی چەکدارانی داعش لە ڕێکەوتی 22 سەرماوە زێم ساڵە کە دژ بە سەربازانی ئەرتەشی ئەمریکا و هاوڵاتیانی سووری ئەنجام دراوە. دوایین هەواڵ پەسەندکرانی بڕیارنامەی ئیدانەی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەست کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان بڕیارنامەیەکی پێشبینی یان پێشنیارکراوی وڵاتی کەنەدای سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران پەسەند کرد. بڕیارنامەکە بە 78 دەنگی بەڵێ و 27 دەنگی نەخێر و 64 دەنگی بێلایەن پەسەند کرا و هەروەها 24 وڵاتیش لە دەنگدانەکەدا ئامادە نەبوون. بەپێی راپۆرتەکان وڵاتانی رووسیا، چین، بیلاڕووس، کووبا، عێراق، پاکستان و ئەندەنووسیا دەنگی نەخێریان بە بڕیارنامەکەدا. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ناڕازیان، ڕۆژنامەنووسان، چالاکانی مافی مرۆڤ و تەنانەت بنەماڵەکانیان لە دەرەوەی وڵات ڕوبەڕووی هەموو جۆرە گوشار، هەڕەشە و هێرش ئێلکترۆنی لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەبنەوە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای.